إذا كنا الآن لن نتفق، فكيف الحال غدا عندما يسترد صاحب الأمانة أمانته؟ أطال الله في عمرك يا أمير المؤمنين ومتعنا بك. أم رمزانا معاوية كوريا وسفيان تشاوريتانا. إنما سرت في هذا الأمر كي أدفع الفتنة عن المسلمين. صلاتان لبد لن ياب اختيارم لم فيديو يدا معاوية كوريا وسفيان ومشتوم ركاني زنجير دراما كيتان بو باز دكم مالبرا إلكتروني عربي كان بلاویان کردوتەوە کە بە بودجەیەکی قەبە و ستافێکی گەورە و هەمەڕەنگ و پێکهاتوو لە ئەکتەرانی سەرانسەری نیشتیمانی عەرەبی بڕیارە زنجیرە درامایەکی 30 ئەڵقەیی لەبارەی معاویە کوڕی ئەبوو سوفیان دروست بکرێت. سەرچاوەکان باز لەوە دەکەن کە عەرەبستانی سعودی لە ڕێی کەناڵی MBCەوە ئەم کارە هونەریە بەرهەم دەهێنێت بۆ مانگی ڕەمەزانی ئەم ساڵ لە کەناڵی MBCەوە پەخش دەکرێت. هي فتنة يا أبا محمد استشهد خلال خيرة صحابة رسول الله صلى الله عليه وسلم، وهذا ما يؤلم القلب ويدميه. كنت أتمنى أني لم أقف ذلك الموقف يا أبا محمد، كنت أتمنى، ولكن وجدت نفسي مرغمة عليه ولم أستطع أن أتعداه. معاویە کوڕی ئەبوو سوفیان یەکەم خەلیفەی ئومەویە و دامەزرێنەری خەلافەتی ئومەوی بووە. لەگەڵەوەشدا هاوڵی پەیامبەری ئیسلام بووە، بەڵام کەسێتێکی مشتومڕ ئامێزە بە تایبەتی لەلایەن مەزهەبی شیعیەوە بە کەسێتێکی ستەمکار و خوێنڕێژ و زەوتکەری دەسەڵاتی ڕەوای عەلی کوڕی ئەبوو تاڵیب دادەنرێت لای ژمارەیەکی بەرچاو لە موسڵمانانی سوننە و بیرمەند و مێژوونووس و مەزهەبە سونیەکانیش ناوبانگێکی باشی نییە و ئەگەر ڕاستە و خۆش ئیدانەی نەکەن ئەوە بە باشە باسی ناکەن و لە مێژووی نوێژدا نووسەرانی وەکو تا حسێن و سەید قوتب و دکتۆر عەدنان ئیبراهیم و چەندانی دیکەش بە خراپی لەبارەیانەوە نووسیوە و بگرا گومانی زۆریشیان خستۆتە سەر ڕادەی ڕازگۆیی و موسڵمانەتی و ئیمانی. ئەوەی لەم زنجیرە درامایەدا جێگەی مشتومڕە ئەوەیە کە وڵاتی سعودیا بودجەکەی ئەم درامایە دابین دەکات. سعودیەش دوای هەنگاوەکانی گۆڕانکاری لەلایەن محەممەد بن سەلمانی شازادەوە گۆڕاوە. هێشتا کە دیار نییە ئایا لەسەر هەمان ڕەوتی پێشوو بە پرەنسیپ و پشتگوێخستنی سەرچاو مێژوویەکان لەبارەی خراپی و لادانەکانی مەعاویەوە زنجیرە دراماکە بەرهەم دەهێنن یان دەستی نووسەر و دەرهێنەرەکە ئاوەڵا دەکەن کە لە سەرچاو مێژوویەکاندا بە تایبەت سونیەکان چۆن باسی مەعاویە کراوە و بەو جۆرە وێنەکەی بەرجەستە بکەن و بەرهەمی بهێنن. وما الذي يحملهم على الخروج عن إجماع أهل الأمصار؟ لا يكون إجماعا حتى ينضم إليهم أهل المدينة. زنجیرە دراماکە لە سەردەمی عوسمانی کوڕی عەفانەوە دەست پێ دەکات. لەو سەردەمەوە کە بە سەردەمی ئاژاوە ناو دەبرێت وەکو سەرچاوەکان ئاماژەیان پێداوە. ئەیمەن زێدان ئەکتەر و دەرهێنەر و کەسایەتی ناوداری سووری ڕۆڵی عوسمانی کوڕی عەفان وازی دەکات، بەڵام پێناچێت دەرکەوتنی ئەیمەن زێدان لە دراماکەدا زۆر و کاریگەر بێت، چونکە دراماکە لە کۆتاییەکانی ژیانی و خەلیفەیەوە دەست پێ دەکات کە بە تیرۆرکردنی لەلایەن کۆمەڵێک هاوڵی دیکەی پەیامبەرەوە کۆتایی بە ژیانی دەهێنرێت. أنت تنازع علي بن أبي طالب أو أنت مثله؟ والله إني لا أعلم أنه أفضل مني. ففيما كل هذا إذن؟ يا أبا مسلم، أولستم تعلمون أن عثمان قتل مظلوما؟ بە پێی میدیا و سەکۆ میدیایی و پەڕەوە کاونتە عەرەبەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتەکانیش بێت دراماکە بۆمبێکی تەوقیت کراوە و لە ڕەمەزانی ئەم ساڵدا دەتەقێتەوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەستبردن بۆ ژیان نامەی کەسێکی مشتومڕ ئامێزی وەکو مەعاویە کە هەندێک بە پاڵەوان و هەندێکی دیکە بە یەکەم ستەمکاری مێژووی ئیسلامی لە قەڵەمی دەدەن کارێکی هەروە سانانیە. ئەوە جگەلەوەی لە دراماکەدا هەردوو جەنگی جەمەل و سەفەین و باوردەکارێکی لە ڕادەبەدەرەوە بەرجەستە کراون. ئەوەشی لە مێژووی ئیسلام شارەزایە دەزانێت کە جەنگی جەمەل لە نێوان دوو سوپادا بوو، یەکێکیان بە سەرکردایەتی عەلی کوڕی ئەبی تاڵیب بوو، ئەوەی دیکەیان بە سەرکردایەتی عایشەی کچی ئەبوو بەکری سدیق کە دەکاتە هاوسەری پەیامبەری ئیسلام. ئینجا شارەزایان پێیان وایە گەر لە دراماکەدا عایشە بەرجەستە بکرێت ئەوەی مشتومڕێکی فقهی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت ئەمەیە. هەروەها هاوڵەکانی دیکەش وەکو عوسمانی کوڕی عەفان و عەلی کوڕی ئەبوو تاڵیب و زوبەیری کوڕی عەوام و تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و چەندانی تر کە پێشتریش بەرجەستەکردنی کەسێتی عومەری کوڕی خەتاب دووەم خەلیفەی ڕاشدی و حەسەن و حوسێنی کشەزای پەیامبەر مشتومڕی زۆری نایەوە و ئەزهەر و هەندێک دامەزراوەی دینی نمایشکردن و سیرکردنیان تەحریم کرد، چونکە بە بڕوای ئەزهەریەکان بەرجەستەکردنی پەیامبەر و دەهاوڵە مژدە پێدراوەکەی بە بەهەشت و
هاوسەرانی پەیامبەر حرامە، هەر بۆیە کاتی خۆی ئەزهەر نەیهێشت زنجیرە درامای عومەری کوڕی خەتاب لە کەناڵە میسریەکانەوە پەخش بکرێت. والله ما بي حاجة إلى قتالكم وما ذاك إلا لأمر رسول الله إلا أن أدفع عن نفسي ومالي وولدي، فإن أصررتم فهلم إلي فقد أعذرت إليكم وأعذرتموني. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانی عەرەبیەکان ئەم کارێستە لە قۆناغی کۆتایی وێنەگرتن و قۆناغی بەرەمهێناندایە. بەم نزیکانە دەچێت تا قۆناغی پۆست پرۆدەکشن. خالید سەلاح نووسەری سینارۆی ئەم کارەیە. ئەمەش لە ناوەندە ڕۆژنامەوانی و هونەرەکەیدا هەڵایەکی گەورەی ناوەتەوە، بە تایبەتی کە خالید ڕۆژنامەوانە و هیچ ئەزمونێکی پێشتریکاری هونەری و نووسینی سینارۆی نییە و بە نزیکەی هەموو چاودێرانی شارەزا پێیان وایە لە کارێکی ئاوا مشتومڕ ئامێز و کێشەخوڵقێنەردا سپاردنی نووسینی سکرێبت بە تازەکارێک ئاڵنگاری و ڕیسکێکی گەورەیە. تارق ئەلعوریانیش دەرهێنەری دراماکەیە و پاش ژمارەیەک فیلمی سەرکەوتوو ئەمە یەکەم کارێتی لە بواری زنجیرە درامادا. بە پێی زانیارە ڕۆژنامەوانی عەرەبیەکان ئەم کارە دەبێتە خاوەنی گەورەترین بودجە لە مێژووی زنجیرە درامای عەرەبیدا بە بڕی 75 ملیۆن دلار. هەندێک راپۆرت باسی 100 ملیۆن دلار دەکەن. لە بەرجەستەکردنی ڕۆڵەکانیشدا هونەرمەندانی مسری و لوبنانی و تونسی و ئەردەنی و سووری و خەلیجی و وڵاتانی دیکەی عەرەب بەشدارن. لوجین ئیسماعیل هونەرمەندی سووری ڕۆڵی مەعاویە بەرجەستە دەکات. ئەیاد نەساڕیش ڕۆڵی عەلی کوڕی ئەبوتاڵیب و عایشە ئەحمەد و جەمیلە شیحی لە ڕۆڵی ژنانی مەعاویەدان و سوهەیر بن عەماریش لە ڕۆڵی هندی کچی عوتبەی دایکی مەعاویەدا دەردەکەوت. ڕاهەندێکی دیکەی ئەم کارە کە ڕەنگە هیچ کام لە ڕۆژنامەوان و چاودێرە عەرەبیەکان درکیان پێ نەکردبێت و کەمتر بەلایداچوو بن ئەوەیە کام زنجیرە درامایە هەروەکو زنجیرە درامای عومەری کوڕی خەتاب دەچێتە خانەی شەڕی نەرمەهێزەوە کە سعودیا دەیەوێت دەستێکی باڵای تێدا بنوێنێت، بە تایبەتی کامێم لە زەقەکەی لا خۆرهەڵاتی ناوەڕاست کە مەبەزلەی ئێرانە لەم بوارەدا زۆر پێشیان کەوتووە و دەیان فیلم و زنجیرە درامای بەرەمهێناوە و کاریگەریەکی تایبەتی لەسەر بینەری عەرەبی دروست کردووە، بە تایبەت لە ڕێی زنجیرە درامە ئاینیەکانی وەکو هاوڵانی ئەشکەوت و مریەمی موقەدەس و یوسف و فیلمی محەممەدی پەیامبەری خودا و دەیان کاری دیکەی هاوشێوە. بە پێی نووسەرێکی میسری هەڵبژاردننی خالید سەلاح بۆ نووسینی سینارۆیم زنجیرە درامایە هەروە لە خۆڕایی نییە، چونکە بە وتەی ئەو خالید ڕۆژنامەوانێکی زۆر دژە ئێرانی و ئەنتیشیعیزمە. ئەگەر ئەم ئاڕاستی بیرکردنەوەی خالید لە کارە هونەرەکەیدا ڕەنگی دابێتەوە ئەوە لەوانەیە شەڕێکی دیبلۆماسی و هونەری لە نێوان ئێران و سعودیادا بێتەکایەوە. کاتی خۆشی دوای ئەوەی ئاشکرا بوو بەشێک لە ستافی هونەری زنجیرە درامای عومەری کوڕی خەتاب ئێرانین، ئەو وڵاتە هەموو ئەوانی لەو کارەدا بەشدار بوون، سزایدان و لێپێچینەوەی لەگەڵدا کردن. وقد علمتم بلاءه في العراق وقد بات المسلمون هناك في ضعف وقلة يخشون من الفرس على ما في أيديهم من أرض العراق. ماوەتەوە بڵێن وێنەگرتنی دراماکە لە سولۆکانی کارتاگۆ فیلم لە وڵاتی تونسەوە و لۆکیشنی سەرەکی شاری گەشتیاری حەماماتە لە وڵاتە. قۆناغی وێنەگرتن لە مانگی تەموزی 2022 هەتا دیسەمبەری 2022 بەردەوام بووە. بڕیاریشە هەتا مانگی ڕەمەزان ئامادە بێت و لە شاشەی MBC و سەکۆی شاهیدەوە پیشان بدرێت.